ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن بە هیوام هەمووتان ڕەوشتان باش بێت. هاوڕێیان ئەوڕۆ دەمانوێت قسە لەسەر ئەو مەسەلەی لەچک و کاریگەریەکانی و ئەو گفتوگۆ ئێستا لە باشوور دروست بووە، هەر کەسە دیدی بۆ چینی خۆی دەردەبڕێت. بەداخەوە لە ڕۆژهەڵاتی و لە ئێران و لە ناو گەلی ئازەر و لە هەمووی ئەو کەیسە زۆر گەورە بووە و بوویتە خۆی مەوزوعی ژینە ئەمینی کە هۆکارەکە ئەو تووڕێی خەڵک دەربڕێ. مۆزوع هەر لە چک نییە، لە چک بەشێکە کە ژنانی بژێردە سەڵاتی کۆماری مەرگ و سێدارە، کۆماری مەرگ و ڕەهاب بە زۆرم لێ 44 ساڵە بەسەر ژنانی ئێرانیان سەپاندیە. ئێرانێک کە 60-70 ساڵ لەو پەڕی و پێشکەوتنی دابوو، بە پڕێک 44 ساڵە لەژێر ئەو لەچکە بە زۆرم لێ بە هەزاران وەکو ئەو خانمە کووردە لەژێر تەعزیب بوونا. ئازارەکە نوقتەیەکە پێی تەقیەوەکو لە شەڕی ناوەخۆ خۆ مەوزوع شەڕی ناوەخۆ لەسەر زەوی نەبوو، خۆ مەوزوعی ئیسلامی وچێتی لەسەر قازاکەی نەبوو، بووە شەڕ و بۆ ئەوە بەوانە پێڕایگەیە دەتەقتەوە. ژنان بێزارن، خەڵک لە ئێران بێزارە. ڕووداوەک دێ دەبتە هۆکارێک لۆ تەقینەوەی ئەو تووڕێیەی خەڵک ئیتر بە بچووکتری شتە. بۆی ئەوەی ئێستا دەڕووی دەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران شتێکی دڵخۆشکەرە. پێم وایە بەوە ناڕوخێ، بەڵام کەسیش نازانێ ینی شۆڕشەکە لە چێ ناڕەزایەتەکان، بەڵام وەکو هەموو ناڕەزایەتیە دەبیتە هۆی سەرمایەشکەی خەباتی تێکۆشان و پەیامەشکە بەو سیستەمەی کۆماری مەرگ و سێدارە کە خەڵک بێزارە لێت، هەر جارەی بە شتێک دەتەقتەوە. ئەو جارەی بەلەچکە دوو ئیسلامیەکی کوردستان دەبیلەوە بگا لە ئێران، لە تاڵیبە، لە ئەفغانستان، لە خەلیج ژنان دوور لە ئارەزومەندانەی خۆیان بەسەریان سەپایە ئەو لەچکەیە. تۆ باوەڕت پێ ئازادی لە باشووری کوردستان، تۆ بۆ خۆت ئارەزومەندانە لە سەری دەکەی، مافەچی ڕەوای خۆتە، قەناعەتەکانی خۆتان هەموومان هەر یەکەمان هەر باوەڕەکی هەیە ئازادە بۆ خۆی. ئەبێتە مەعجەبە، ئەبێتە سفور بە دەردی ئەو شە کۆنا هەولێریانە ئەزام لە دەڤەرەکانی کە مەسەلەن جلی لاغڕوت لەبەرەکە، ئەویش ئازادە. یعنی ئەوە نییە تۆ بڵێ دەبی ئەو وابی. ئەوە لە گفتوگۆی دیالۆگ لەو هەموو میدیایی کە لە دنیا هەیە دەکرێت هەردوو لە ئاڕاءەکانی خۆیان بخەنە ناو کۆمەلگا و کۆمەلگا و فەرد بۆ خۆی هەڵی بژێری کامی دەوێ. بەڵام هەر شتە کە بۆ زۆرم لێ دەبتە ئیستبداد، دەبتە ستەم. بۆیە نابی نە ئیسلامیەکان ئەوە بن بڵێن نابی ئەوە چۆن لە چک دەسووتێ. ژن لە ئێران 44 ساڵە دوور لە ئارەزومەندانەی خۆیان بە زۆرم لێ نەکرد لە سەریان سەپایە، بە دەیان هەزاریان وەکو خانمە ماسامینی یان ژینامینی ئەوە تەعزیب درایە، ئەوە ئازاردار بەوەی بووتە بورکانێک خەڵک پێی تەقیتەوە. ژنە ناوێ ئەو لەچکە هیچکە لە سەریکە، مافەکی ڕەوای خۆیتی تووڕێی خۆی لەو سیستەمە بە لەچک دەردەبڕی. ئیترەوەش بوویتە هۆکارێک هەموو ناوچە و شوێنەکانی پێ تەقیتەوە. هەموو ئیسلامێک دەبێ ئەگەر پشگیریشیان ناکە بەلای کەم دژیان نەبێ. خەڵکە کە ساڵی 2020 ناوێ ئەو جرکە لە بەرکە، ئەو جرکەی کە بەسەریدا فەرز کرایە. هاوکات ئیسلامیەکی کوردستانیش مافەکی ڕەوای خۆیەتی ئیدعا لە بۆ لەچک بکە، بڵێ معجەبە باشە، بڵێ مەسووتێرن، ینی ئەوەش مافە، ناتوانێت تو نکۆڵی لێ بکەی بڵێ نابی. ئیتر ئەو کۆمەلگایە، ئەو فەردەکانە هەر یەکە بڕیار دەدا چ دەکا چ ناکە و چۆنی بەڕێوە دەباتن. بەڕاستی تۆ ناتوانی مەسەلەن بڵێ ئیسلامیەک لە بۆی نییە ئەو ئیدعا بکە، مافە ماف. یعنی ئەو ئێمە دەبێ ئەبە گفتوگۆ و دیالۆگا من کە زۆر ئەوە دەکەم لەناو ئەو هەزاران سۆسیال میدیا، تەلەڤیزیۆن، ڕادیۆ و پەیج و ئەوانە هەر کەسە ئاڕای خۆی فرێداتە ناو کۆمەلگا وەکو بازار چی دەفرۆشێ ئەو وەردە ئەو دەڕەوایەتی پێ دەدرێتن. بۆیە ینی ئەمە زۆر جێگای داخە، ینی خەریکە ئەوەیە ئەوەی لە ڕۆژهەڵات و لە ئێران ڕوودەدا وەک پەڕیتەوە لە هەموو دنیا شتەشی دڵخۆشکەرە.
بەڕاستی ئیشی هەموومانە پشتگیری بکەین ڕژێمێکی هەرە دواکەوتوی و لە ناوچەکەوە ئێرهابی ئێران باڵادەستە و ئەوە تووڕەیی خەڵکە لە بەرامبەر ئەو سیستەمەی بەلەچک تەقیتەوە بەلەچک تەقیتەوە دوو ژنانی ئێران مافە چڕەوای خۆیانە ئازاد بن ئەو جلەی دەیانەوێت لەبەر بکەن تو ناتوانانی بێ بڵێ ئللا دەبی جلی ئیسلامیەکی ئاوا لەبەر ژنە بڕوای پێنی ینی شت ئەگە بە زۆرم لێ نەبێ بڕوا بکەن بەلەچک و بە هەزار شتی ناتوانانی مەبادیئەکانی خۆت بسەپێنی ینی شت بە زۆرم لێ ناسە بێ محاڵە کەس بتوانێ ئەوە بێ خاڵش کەش هاوڕێیان زۆر دەڵێن مەسەلەن لۆ لە باکووری کوردستان حتا لە باشوور خۆ ئەوەی دەچک ئەو چیرۆکەی ئەو خانمە کوردە شەهیدە لە چاو زۆڵم لە ژن هیچ نییە لە چاو بەڵام وەکو گوتمان بەوە تەقیتەوە ئەوە ئازاری ژنانی ئێرانە تووڕەیی خەڵکیانە وە زۆر دەرن لۆ لە باکوور ڕاستە لە باکوور سیستەمە ڕۆژ ئاواییەکان بە وڵاتی منەشرەی دەژین هەموویان بایکۆتی ئەو تاوانەکانی ئەردۆغان دەکەن کە یەکێک لە شەرمەزاریەکانی ئەو دەوڵەتانەیە کە بە خۆیان دەرن ئازادی بڕوا بکە هاوڕێ ئێمە ڕۆژانە لە ناو ئەو شتانە دەژین شت دەبینین یعنی بەڕاستی ڕاستە لە تابقی خوارێ جیاوازی هەیە بەس بە میدیاشەوە لە ئەوروپا من ئەو ماوانە زیادە دیتم بە میدیاشەوە ئەوە نییە دەستە سەرێ هەموو یەک سوڵتە و میدیا و ئەوەی سویدیش دژی دەوڵەتی خۆی ناوەستێتەوە لە دوا دەرەنجامدا یعنی ئەوە نەبووە نەماندیتێش ڕاستە دیموکراسیت لە وڵاتانی ئەوروپا لە چاو هەموو وڵاتانی تر زیاترە و تا ڕادێک لە ناو میدیاکان بەڵام هەندێک ئەساسیاتەیە مەسەن ئەو هەڵمەتەی یەک دو ساڵ لەمەوە لەسەر ئەردۆغان کرا ئێستا لە هیچ میدیایەکی سوید ناپیندرێ بەو شێوەی کۆن لۆ لەبەر ئەوەی وەکو گوتمان تابقی سەری ینی مازان لێرە هەفتم بڵادێت سەر بۆ زانیاریتان زۆربەی دەڵێن لە سۆسیال دیموکرات نزیکە مەسەن ئەکسپرێسن لە مۆدێراتەکان نزیکە ئیتراوە ینی لێرەش شتەکان کامل نییە بەڵام لەگەڵ هەموو ئەوەش لە بەرامبەر باکوور مەسەن ئەوە نییە یانە بە سەدان جار ئەمن لە نوتیەکەوە ئاگام لێە لۆ ڕۆژ باکوور هەموومان چوینە سەجادا جۆڵاینە بە یەک ڕووداویوە بەڵام دەزانیتە لە تورکیا ئەوەندە زۆر بووە ینی ئەتو دەرەقەت نایە وەکو ژن کوشتنی باشوور چەندین جار خەڵک هاتە سەجادا ئیدانەی کردیا بەردەوامە ئیتر وەی لێ دێ دەبتە شتەچی ئەوەی نابێ وەک تاوانی و گەندەڵی وەک تیرۆری سیاسی یعنی بە هەمووی ناتەقتەوە ناتوانانی هەموو ڕۆژ بیتەقینی ئەو ژینگەی دروست دەبێ ئەو ئۆپۆزیسیۆنەیە ئەو دەسەڵاتی کە بوار دەدا مەسەڵەن دیتان لە بایکۆتی شمەشی تورکی چ کاردانەوەیەک بوو لە بەرامبەر لە ئەفرین لە هێرشەکانی بۆ سەرسەرێکانی خەڵک چ کاردانەوەیەکی هەبوو لە دەیان ڕووداوی سیاسی بکە بەڵام ڕاستە تا ئێستا لە باشوور ئەو حاڵەتە هەیە من لەگەڵتاندام بە پێویست نییە ئەوەی سوپای تورکیا دەیکە و میدیاکانی پارتی هەندێکیان ڕەخنە دەگرن کە خەڵک بۆ دژی ئێرانەوەنی کاچ تۆ تورکیا هاتیە نیوەی خاکەتی داریش کردێ بە هەزاران بە سەدان گەنج و هاوڵاتی خۆتی شەهید کردیە بریندار کردێ بە سەدان گوندی تەخت کردێ بەدەیان کۆمەڵکوژی کردیە تۆ حکوومەتەکە کە ئیجبارێکی ئەخلاقی قانونیە بڕوا بکەن هەتا لە مەلەفەکانیان ناوێری بنووسی کە ئەو بە تۆپبارانی تورکیایان بە بۆمبارانی فڕۆکەی ترش شەهید کرانە ناوێرم بە مردنی ئاسایی دەنووسن یان بە حاڵەتەشکە تۆ چ دەی ڕەخنە دەگری تۆ بە خۆت حکوومەتەکەت حکوومەتێکی جاشە بە جددیمانیەوە تو هاوڵاتی و نیشتیمانی خۆتەوە بی بەرحاڵ هاوڕێیان ئیسلامیەکانی کوردستان دەبیلەوە بگەن لە چک هەر کەسە سەری خۆیتی بە زۆرم لێ ناتوانانی تۆ لەو سەرەی بڵێ ئەدەبی ئەوە ببەسترێ ینی ئازادە ئینسان وەژنانی ئێران ناڕزایەتێکی خۆیان هەیە بەو لە چکەی دەری دەبڕن لێیان گەڕێن 44 ساڵە ئیسلامیەکانی کوردستان ئەگەر دامیان ناکەن دژیان مەبن ئەو حرەکەی زۆر گرنگە بە لە چک تەقیتەوە لە ئەوروپا ژەخت خۆی پانتۆر کە لە بەرکرایە یعنی خۆشۆشەک بووە بۆ زانیاریتان یعنی جلی ڕوود لە بەرکرایە جلی ئەوە
خۆ لێرەش بە ڕۆژە کودووی ئەوە نەبووە هەموو ئەوانە شۆڕش بووە گۆڕانکاری بۆ ڕووداوەک بووە بڕۆم ئەوە بخوێنەوە لەسەر مێژووی پانتۆڕ ئەم سەر مۆناسالین سەرۆک سۆسیال دیموکرات جارێک باسیەوەی کرد کە پانتۆڕیان لەبەر کردیە چۆن دەیان کۆمنتار و تعلیقیان لێدرایە هە لە 670 ها نەک لە ئەوە لەو وڵاتەی ئەجە مەوزوع ئەوە نییە تۆبێی بڵێ ئەوە دژی ئیسلامە تۆ باوەڕی خۆت هەیە باوەڕەکانی خۆت ئازادی هەمووی بڵاوکەیەوە بەڵام ناتوانانی بیسەپێنی بڵێ ئللا ئیمن ڕاستە شت ئەو مۆدیلە بەسەر چوو با مطلقی بڵێ ئەوە ئەمە کۆمەلگای کوردین وەڵا نابیت دەبی ئللا لەسچی لەسەربی من بۆ خۆم ئەو لە کوردی دایکی من لەبەری کردیە نوێژی پێدەکرد زۆر پێم لەو معجەبەی ئێستا ئیسلامیەکان ئەوەترا یعنی بە جددیمە لە ڕووی ئەوە جوان داپۆشراو وەرە بڕۆ ژنی کوردی ئەوە هەموو ئەو ژنانەی کرد هیچ ئەو سیمە هاوتەری بە لەگەڵ معجەبەی ئیسلامی بەڵام بە شێوازێکی زۆر جوان مۆدێرن ئەسڵن ئەو جلکە معجەبێ بە ڕاشکاوی بڵێن لە دوای کۆچ ڕاپەڕین هاتە ناو خەڵکی کوردستان پێشتر نەبوو وە ژنی کورد دایموو سعات ئەوە جلە کوردیەکانی زۆر جلێکی جوان و پڕ لە نەخش و نیگار و داپۆشراویش بەوەکو ئەوەیە و مەلاکانیش یعنی من بڵێم تابەر لە ڕاپەڕین وەرە سیرکە ئەوەی ئەو مەلا مەزهەر و هەڵە و نازام چن و کاکە مەلا عومەر دیبەگەی هەبوو مەلا شەوکەت هەبوو ئەگە بێتانەوە بەو پەڕی جوانیەوە ئەم بۆ خۆم بە مناڵی و تا ئێستاژ لە بیرمە خۆخوام و جمعە دابێت جێ لە مەلا عومەر دیبەگەی ڕابگرم جێم لە مەلا شەوکەت ڕابگرم بەس مەلا عومەر خوتبەی ئەوەتر بوو یعنی شێوازەشی زۆر جوان فکری ئیسلامی بە شێوازەشی زۆر مۆدێرنانە بڵاو دەکردەوە لە ناو خەڵک بەستۆ ناتوانانی هەموو شتێکچی ئەو کۆمەلگایە محەرەمات بکەی و لەسەر بچووکترین شت بێ ئەو بێ مەجگەلەوەی ئیسلامی بەشی زۆری ئیسلامیەکان بەس خەریکی لەچک و جل و ئەوەنە بەڵام ئاگایان لە ئازاری خەڵک و لەو هەموو سیستەمە نەمایە هاوڕێیان بەرحاڵ ئەوە دیبەیتەکە ئەو گۆڕانکاریەکە گفتوگۆیەکە شێوازەشی زۆر مەدەنیە ئیسلامیەکان مافی خۆیانە و خەڵکی تریش مافی خۆیەتی هەردوو لە ئتیزای خۆی فرێداتە ناو خەڵک ناشکرێت و تەکفیری خەڵک بکەن با بەواز بێنن لەو ئوسلوبەت سەقەتەتان مۆدیلێکی زۆر خراپتان پیشاندایە کەس لەگەڵتان نەمایە بەو ئتیجاها ئێڵە دەبی بە زەوقی من بی ئێڵە وەکو من بیر بکەیەوە کاکە خەڵک نییە قەناعەتە قەناعەت یعنی قەناعەتم لەو وڵاتە دەژیم هەندەشتی جوان دەبینم هەندەش خراپیش دەبینم هەندەشتی کۆمەلگای کوردی خۆمان جوان دەبینم هەندەشتی باشی خراپی ئێرەش دەبینم یعنی تو ناتوانی شتێک بێی بڵێ ئێڵە ئیمن ڕاستە ئێڵە دەبی وەکو من بیر بکەیەوە ئێستا ساڵی 2022 کاچی من چۆن کوڕک بەگوێی باوکی خۆی ناکە زەمەنی ژوەی لێ هاتیە خەڵک شت دەبینی تۆ ناتوانانی فەرزکەی لەسەری بڵێ ئێڵە باوەڕەکانی من وا دەبی خەڵک وەکو بێت تۆ ئیدعای خۆت بکە خەڵکیش بە ئیدعای خۆی بکە گرنگ دوور لە توندی تیژی و ئیرهاب و تەشیر بێت کاتێکی خۆش ئەو شۆڕشەی ئێران ئەو شۆڕشەی ژنانی کورد ژن ژیان ئازادی کە دروشمێکە جێگای زۆر دڵخۆشیە لە هەموو ئێران و دنیا بڵاو بوویتەوە دەبی هەمومان شانازی بکەین بەوەی کە ئەو دروشمە پەڕیەوە ناو هەموو دنیاوە ژنی فارز دەڵێ ژنی ئازار دەڵێ و ئەوە ڕێچکەیەکی برادرانی قەندیلە کە جێگای زۆر دڵخۆشیە بزانن پەیام چەند سادەیە بەڵام چەند کاریگەری خۆی هەیە کاتێکی خۆش